سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکانی هاوڕێم ئەم کاتتان باش، هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. ئەمڕۆژ چیرۆکێکی تایبەتم بۆ ئێوە ئامادەکردووە و ئێستا بۆتانە خوێنمەوە. هیوادارم کە جێگەی سوود بێ بۆ هەموو لایەکتان و بە دڵتان بێ. چیرۆکی ئەمڕۆمان لە ژێر ناونیشانی کێکە خۆشەکە. خاتوماریە مامۆستا بوو، بەڵام زۆر حەزی لە ئامادەکردنی خواردەمەنی بوو. کۆمەڵێکی هەمەڕەنگ لە خواردنە خۆشەکانی ئامادەکرد بۆ مناڵەکانی کە ناویان سایە و توانا و خەندە بوو. ڕۆژێکیان خاتوماریە هەندێک کێکی ئامادەکرد بۆ مناڵەکانی. دواتر دوای نیوەڕۆ کاتێک کە گەڕان و لە قوتابخانە، خاتوماریە لەگەڵ شیرە کێکەکەی پێشکەشکردن. ئەوانیش دانیشتن لەسەر سفرەی خواردن و مناڵەکان زۆر چێژیان بینی لەو ژەمە تایبەت و گەرم و خۆشە. خاتوماریە بە ساییوت: ئایا حەزت لە کێکی زیاتر هەیە پێشکەشەکەم؟ سایەژوتی: نەخێر. دوو مناڵەکەی تریش بەردەوام بوون لە چێژبینین لە خواردنی کێکەکە. هەر یەکەیان پەلەیانە کرد لەسەر تەواوکردنی بەشە کێکەکەی، هەتا بڕواتە دەرەوە و یاری بکات لەگەڵ هاوڕێکانی. پاشان خاتوماریە کێکی پێشکەش بەتوانا کرد، وتی: ئایا حەزت لە کێکی زیاتر هەیە پێشکەشتی بکەم؟ ئەویش بە بێتاقەتی و بە خێرایی وەڵامی یایوتی: نەخێر، نامەوێ. هەر یەک لە سایە و توانا بیریان چوو بڵێن: سوپاس، نامانەوێ. توانا بە سایی وت: دێ خێراکە، کوپە شیرەکە و بخۆرەوە. کاتێک کە سایە شیریە خواردەوە، خەندە دەستی کرد بە باسکردنی چالاکیەکانی قوتابخانەکە. ئەو ڕۆژە بەشداری کردبوو تایە و ئەی ژێڕایەوە. بە دایکی وت: دایکی ئازیزم، پۆلەکەی ئێمە بەنیازم بچنە دەرەوە لە گەشتێکە بۆ باخچەی ئاژەڵان. ڕۆژی هەینی داهاتوو، ئایا من ئەتوانم لەگەڵ هاوڕەکان و هاوپۆلەکانما بڕۆم؟ توانا پێی بڕی تا تووڕێی بکات، وتی: نەخێر، ناتوانی ئەوە بکەی. خەندەش کە بێتاقەت بوو بە قسەکەی وتی: تۆ بێدەنگ بە، خۆ من پرسیار لە تۆ ناکەم، بەڵکو من لە دایکمم پرسیوە، باشتر وایە بۆ تۆ ئەرکەکانی قوتابخانە و جێبەجێ بکەی. هەروەها هەر یەک لە توانا و سایەش تێبینی ئەوەیان کرد کە خەندە چۆن وەڵامی دایکیاوەتەوە بە ڕەوشتەوە. هەستیان بە بزە و خەندەی دایکیشی کرد، بۆیە درکیان کرد کە خۆیان هەڵەیان کردووە و هەستیان کرد کە بێگومان ئەوان پێویستە بەلای کەمەوە سوپاسێکی بچووکیش بواە ئاڕاستەی دایکیان بکەن لە پێناو ئەو کێکە خۆش و شیرە بەتامەی کە لەبەر ئەوان دروستی کرد بوو. بۆیە پێیان وتن، هەردووچیان وتیان: دایکیان، دایکی ئازیزمان، ئێمە هەست بە پەشیمانیەکەین، بەڕاستی هەست بە هەڵەی خۆمانەکەین کە ئێمە بەبێ ئەوەی کە سوپاسی تۆ بکەین، ڕاستەخۆ بە تووڕێی و بە ناشرینیش وەڵاممان نایتەوە. بێگومان ڕەفتاری خراپمان هەستی تۆی برینار کردووە، لەوە تێگەین، بۆیە داوا و لێکەین لێمان ببووری. هەرگیز جارێکی تر لە داهاتووە شتێکی لەو شێوەیە دووبارە ناکەینەوە. خاتوماریاش هەستی بە دڵخۆشیێکی زۆر کرد بەهۆی ئەوەی کە مناڵەکانی ڕەوشتێکی بەرزیان نواندووە و دانیان ناوە بە هەڵەکەی خۆیانە. لە خۆشیە فرمێسک بە چاوەکانیە هاتە خوارەوە. بە خۆشەویستیەوە بە مناڵەکانی وت: مناڵە ئازیزەکانم، من زۆرم خۆشەوێن. باوەشیان پیا کرد و دووبارە مناڵەکان داوای لێبوردنیان کردەوە و دواتر هەستان شتەکانیان کۆ کردەوە و پێکەوە هەر کەسە و بەلای یاریکردن و ئەرکەکانی خۆی ڕۆیشتن. دایکیشی ڕێگەی بە کچەکەیە کە لەگەڵ هاوپۆل و مامۆستاکانی بڕوات بۆ گەشتەکە کە بەنیاز بوون بچن بۆ باخچەی ئاژەڵان. ئیتر لەو ڕۆژە بەدواوە مناڵەکان هەرگیز بەو شێوازە مامەڵەیان لەگەڵ دایکیانە نەکردەوە. ئەگەر بێت و حەزت لەو شتە نەکرد کە کەسێک پێشکەشتیەکە، جاو کەسە هەر کەسێک بێ خواردنێکی ئامادە کردبوو بۆ نمونە پێشکەشی توی ئەکا و لە هەمان کاتا مەسەلەن پێت ئەڵێتەوە ئەڵێ
زیاترت ناوێت پێشکەشتی کەم تۆ پێویستە بە شێوازێکی جوان بڵێ نەخێر دەستەکانە خۆش بێ زۆر سوپاس کەواتە پێویستە هەمیشە ڕێز بنێنی بۆ هەموو کاتێک و بۆ هەموو کەسێک بە تایبەتیش ئەو کەسانی کە ماندوو ئەبن بە هۆی ئێمەوە بەهۆی ئێوەی مناڵی جوانەوە دایکان بە تایبەتی هەتا ئێوە لە قوتابخانەیەنەوە کەسانی کە پەروەردەتانەکەن لە ماڵەوە چ خوشکتان بێت چ برا بێت چ دایک و باوک بێ هەر کەسێکە گرنگەوەیە کاتی خۆیان بۆ ئێوە تەرخانەکەن گرنگەوەیە ئەوان هاوکارتانن پاڵپشتیتانەکەن کەواتە لەسەر ئێوەش ئەرکە بەڕێز و بە جوانی مامەڵەیان لەگەڵ بکەن. هیوادارم چیرۆکەکەم جێگەی سوود بوو بێ بۆ هەمولایەتان تا بەرنمێکی تر و چیرۆکێکی نوێ بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.